حەسەن عەلیخانی وەزیری فەوائید، نمونە حەڤە، دەستی تەکبیر، هەمزە ئاغای مەنگۆڕ 1298. لە پاش کوژرانی باپیراغای مەنگوڕ و ژمارەیەکی زۆری پیاوە هەڵبژاردەکانی ئێلەکەی 1998 بنەماڵەکانی مەنگۆڕ بە ناوی ئافرەتەوە ناونرابوون. نزیکەی قەرنێکی خایان تاکو و مەنگوڕ توانیان سەر لە نوێ ببوژێنەوە. هەمزە ئاغا نەوەی باپیراغا لە تافیلاویدا بوو شەوێکیان لە مێرجێکی نزیک ساڵاغ هەڵی کوتایە سەر دەستێک لە پاسەوانەکانی عەجەم کە لە ئێلی قەلەپا پاغ بوو. بە گوێرەی سەرچاوەیەک 30 کەس و بە گوێرەی سەرچاوەیەکی تر 70 کەسی لێکوشتن. دوایەوە هێزێکی کۆ کردەوە چووە سەر قەڵای لاجان کە دیمەنی دەسەڵاتی داگیرکەری لە ناوچەکەدا ئەنواند و کاتی خۆی بۆ چاودێری و سەرکوتکردنی ئێڵی بڵباس عەجەم دروستیان کردبوو. هەمزە ئاغا قەڵاکەی گرت و ڕووخاندی. هێزەکانی ئازەربایجان خرانە بەر فەرمانی کابرایەک بە ناوی شوجاعەت دەولە، سوارەی هەندێک لە ئێلە کوردەکانیشیان خرایە گەل. هێزەکانی عەجەم چوونە سەر هەمزە ئاغا لە لاجان. هەمزە ئاغا خۆی لەبەر هێرشەکەیاندا پێنەگیرا، کشایەوە بۆ گوندی ژاراوە لەو دیوی قەندیل کە لە ژێر دەسەڵاتی عوسمانیدا بوو. ئێرانیەکان داوای بەدەستەوەدانی هەمزە ئاغایانە کرد. پاش چەند وردە تێکهەڵچوونیە هەمزە ئاغا لەلایەن عوسمانیەکانەوە گیرا و نزیکەی 10 ساڵی لە زیندانی ڕۆمدا بەسەر برد. ساڵی 1295 لەلایەن ئێرانەوە لێبوردنی بۆ نێردرا و گەڕایەوە مکریان، کاتی لە نێوان شاری سابلاخ و ئاوایەکانی مەنگوڕایەتیدا بەسەرە برد. داو دەستگای بەڕێوەبەرایەتی ئێران بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکاندا لەو پەڕی بۆگەنی و فەساددا بوو. لەو سەردەمەدا حکوومەتی سابلاغ بەیەکێ لە شازادەکانی قاجار بە ناوی لوتف عەلی میرزا کشێکچی باشی سپێردرا بوو. ئەمیش وەکو حاکمەکانی پێشخۆی بە پەلە کەوتە هەڵپەی خۆدەوڵەمەندکردن لە ڕێگەی سندنی بە زۆری بەرتیل و جەریمەکردنی خەڵکو و بە دەزیێنانی قازانجی تایبەتی خۆیەوە. فەیزوڵڵا بەجی زنجیر کرد، 1500 تومانی جەریمە کرد. حاکمەکەی پێش ئەویش هەر لەم فەیزوڵڵا بەگا دوای ئازاردان و ئەشکەنجێشی درڕندانە 4000 تومانی لێسەند بوو. 500 تومانی لە مینە ئاغای قادراغا سند. هەر لەسەر پارە شازادە چەندین کەسی ناسراوی گرت، لەوانەیەکی لە خزمەکانی قادراغا و عەزیز ئاغای فەتاح و سەرش گەیشتە سەر هەمزە ئاغا. نووسەرێکی ئەرمەنی ئەسکەندەر غوریانز خۆی لەو ڕۆژانەدا لە تەورێز بووە. ڕووداوی یاخیبوونی هەمزە ئاغا بەم جۆرە ئەجێڕێتەوە. ئێوارەیەکیان هەمزە ئاغا بۆ پێگاتن لەسەر مالیات و چاکردنی کاری عەزیز ئاغای فەتاح ئەچێ بۆ دارالحکومە. لەبەرەوەی میرزا ئەبوو قاسم تەسکەرەنووسی دەوڵەتی ئێران خۆی لەوێ بووە، وا ئێمەش بێ کەم و زیاد وەکو ئەو ژێڕایەوە ئەینووسین. بەندە لەگەڵ میرزا تەقی محەڕێر کە خۆی لە هەموو شتێ هەڵ ئەقورتاند و هۆی زۆرایەتی موفسیدە و خراپیەکان بوو، لە ژێر خانەکەی شازادە دانیشت بووین. لە ناکاو دیمان هەمزە ئاغا لەگەڵ یەکێ لە برازاکانی و نۆکەرێکی و قلیاندارێک هات نەژوورێ. دوو نۆکەری تریشی لە دەرەوە مابوونەوە. لە بینی ئەو و میرزا تەقیدا لەسەر مالیات گفتوگۆکرا. میرزا تەقی مالیاتی هەمزە ئاغای بە 1000 تومان دانا. هەمزە ئاغا لە وەڵام داوتی مالیاتی ئەسڵی ئێمە هەمیشە 400 تومان بووە. میرزا تەقی وەڵامی دایەوتی ئەگەر وا بووە ئەی بۆچی پار لە حکوومەتی محەممەد خاندا 1000 تومانت داوە. هەمزە ئاغا دووبارە لە وەڵام داوتی 400 تومان مالیات و 200 تومانیشم لە باتی تەعاروف داوە. ئەگەر ئێوەش بتانەوێ ئەوەندەتان تەعاروف ئەدرێتێ. ئەگەرچی لەو ماوەیەشدا کە من لەم شارەدا دانیشتوم هەمووی هەر خەریکی کاری دیوانی بووم، نزیکەی 800 تومان پارەم خەرج کردووە. میرزا تەقی لەرقی هەمزە ئاغا بەگاڵتە پێکردنەوە وتی تۆ چ خزمەتێکی دیوانت کردووە؟ تۆ کە خاوەن و سەرۆکی 1000 خێزانی و لە هەر خێزانێ 2 تومان وەرەگری، چی ئەبوو ئەگەر نیوەی ئەو 2000 تومانت بە شازادە تەعاروف کردایە؟ میرزا تەقی ئەم قسانەی بە جۆرێک کرد کە بووە هۆی دڵتەنجی و زویری ئەو. اینجا هەستاوتی ئەچم مەسەلەکە عەرزی شازادە ئەکەم. گەڕایە و لە ژوورەکەدا دانیشتنەوە. زۆری نەخایان بینیمان فەڕاشباشی شازادە لەگەڵ فەڕاشێکی تر کە زنجیرێکی بەدەستەوە بوو خۆیان کرد بە ژووردا. فەڕاشباشی ڕووی لە هەمزە ئاغا کردووتی شازادە ئەم زنجیرەی بۆ تۆ ناردووە ئەبێ ماچی بکەیت. هەمزە ئاغا لە بیستنی ئەم قسەیە لەباری ئاسایی خۆی دەرچوو، دەستی بر بۆ خەنجەرەکەی و بە زمانی تورکی عوسمانی وتی من بوونی قوبوڵ ئیتمەم، واتە من ئەمە قوبوڵ ناکەم. ئەو ساهەڵی کێشایە خەنجەرەکەی و ڕووبەلای فەڕاشباشی ڕاپەڕی. میرزا تەقی فەڕاشباشی لە ترسی گیان هەردوو بۆ ژووری سەرخان کە شازادە لەوێ چاوەڕوانی ئەنجامی بڕیارەکەی بوو هەڵاتن. ئەمین تەسکەرە ئەڵێ منیش خۆم خزاندە کونجێکی تاریکی ژوورەکە و خۆمم بە دیوارەکەەوە نووساندبوو، بە حەپەسایی و ترسەوە تەماشامە کرد. هەمزە ئاغا لە پێکی لە چراکەدا کوژاندیەوە، لەگە برازاکەی لە پەنجەرەکەەوە چوونە دەرێ. لەم تاریشێدا دەنجی چەند فەنجێ لە حەوشەکەەوە هات،
برازاکەی و قلیاندار هەردووک بە ئەنجێوراوی هەمزە ئاغاش بە خەنجەر یەکێکی لە نۆکەرانی شازادە گلانە سەر ئەرز و ئەوانی تر هەڵاتن. هەمزە ئاغا پێی وابوو ئەم تەکبیرە لە پێشەوە کراوە و دەرگای حەوشەکەشیان لێگرتووە، لەبەرەوە ڕووی کردە دەرگاکە و بە پڕتاو دەرپەڕی. پاسەوانەکە نیزەی تفەنجی ئاڕاستی هەمزە ئاغا کرد و ئەویست نێڵێ بڕواتە دەرێ. هەمزە ئاغا بە دەستێکی نیزەی تفەنگەکەی گرت و بە دەستەکەی تری سەربازەکەی دایە بەر خەنجەر و کوشتی. لە پێشەوەدا لە دەرگا دەربچێ چوو بۆ حەبسخانە عەزیز ئاغای بان کرد، بەڵام وەکو دەرکەوت لەو کاتەدا نۆکەرانی شازادە عەزیز ئاغایان بە برینداری بردوبوو بۆ جێگەیەکی تر. هەمزە ئاغا هیچ وەڵامێکی نەبیست، ڕووی کردە لای دەرگاکە و قۆناغە تفەنجێکی سرەواندا سەربازی دەرگاوان و خستی. لەگەڵ دوو نۆکەری تری خۆیدا دەرگایان کردەوە و دەرچوون. ئەمین تەسکەرە ئەڵێ کاتی هەمزە ئاغا دەرچوو تەقە ڕاوەستا، من چووم بۆ لای شازادە، بینیم یەکێ لە نۆکەرەکانی شازادە تفەنجی مارتینی لە دەستدایە، لەسەر پلیکانەکان بۆ پارێزگاری شازادە ڕاوەستا بوو. کە چوومە ناو ژوورەکەەوە شازادەم بینی تفەنجی پێبوو، لەو پەڕیش لەژان و پەشۆکاویدا بوو. عەرزم کرد کە جۆری گرتنی هەمزە ئاغا ئەبوو وابێ، لە وەڵام داوتی ڕووی فەڕاش باشی ڕەش بێ. لەو دەمەدا ئەویش لە بەردەمیدا وەستا بوو. منی دڵنیا کردبوو لەوەی کە ڕێو شوێنی گرتنی ئەوی لە هەموو ڕوویەکەوە ئامادە کردووە، بەم جۆرە گوناهەکەی خستە ملی فەڕاش باشی. لە کاتی ئەم گفتوگوێدا ئەحمەد بەگ تفەنجێکی مارتینی بەشانەوە بوو، خۆی کرد بە ژووردا و دەستی کرد بە قسە. بە قوربانت بم شازادە، من کەی بە ئێوەم گوت کە هەمزە ئاغا بۆ جۆرە بگرن. لەم کاتی شەودا و بەبێ تەکبیر و نابەجێ ئەبوایە لە پێشەوە چەند کەس لە ئاغایان ئاگادار بکرانایە و بە ڕۆژی ڕۆشن بگیرێ. بەم قسانەدا دەرکەوت کە پێشەچی لە نێوان شازادە و ئەحمەد بەگدا تەکبیر کرابوو. هەمزە ئاغا لە دوای ئەم ڕووداوە گەڕایەوە مەنگوڕایەتی و کەوتە خۆسازدان. ئەمەش هاوزەمان بوو لەگەڵ خۆ ئامادەکردنی شێخ عوبەیدوڵای شەمزینی بۆ ڕاپەڕینە گەورەکەی. هەمزە ئاغا بوو بە سەرکردەی هێزەکانی شێخ عوبەیدوڵا لە قۆڵی شنۆ، لاجان، سابلاغ، بناو، میاندووە و لەگەڵ عەبدولقادری کوڕی شێخدا فەرماندەی هێزەکانی ئەو قۆڵە بوو تا لە بەردەمی هێرشی هێزەکانی ئێراندا بە تێکشکاوی کشانەوە. هەمزە ئاغا لە ناوچەکانی سنوورە بەخۆی و هەندێک لە خزمەکانی و چەکدارەکانی ئێلەکەیەوە مایەوە و هەر بە هیوای ئەوە بوو شێخ عوبەیدوڵا سەر لە نوێ تیاڵ بچێتەوە. بەڵام شێخ عوبەیدوڵا دوای ئەوەی بەخۆگۆڕین لە ئەستەمۆڵەوە بۆ کوردستان گەڕایەوە، زۆری نەخایان لەلایەن ئۆردوی تورکەوە پاش چەند تێگەڵچوونێ لە شەمزینان بەدیر گیرا و ڕەوانەی حیجاز کرا. هەمزە ئاغاش ئیتر نائومێد بوو، کەوتبووە تەقەلای بەدەستهێنانی ئەمان و لێبوردنی ئێرانی. حەسەن عەلیخانی ئەمیرالنیزام بەهۆی میرزا ئەبوڵقاسمەوە قورئانێکی بۆ نار کە بە خەت و مۆری خۆی ئەماننامەی بۆ لەسەر نووسی بوو. هەمزە ئاغا پشت ئەستور بەو ئەماننامەیە هاتە سابلاغ و لەوێ کوژرا. چەند کەس لە نووسەرانی ئەو سەردەمەی ئێران لەسەر ئەم ڕووداوەیان نووسیوە. عەلی ئەفشار لە کتێبی ڕیسالەی شۆڕەژ شێخ عوبەیدوڵا دانووسیوێتی لە 2 شەعباندا عەلادین دەولە ئەمیرالنیزام بە نیازی سەردانی سنوورەکانی لە تەورێزەوە جوڵا. لە ڕێگەی داخۆرقان و مەراغە و سابلاغەوە چوو بۆ ئازەربایجانی غەربی. لە ڕێگا هەر کەسێک کە لە ڕووداوەکانی جەنگەکانی شێخ عەبادەڵڵا نووسەر وەهای ناوەبە، خزمەتێکیان کردبوو یا زەرێکیان لێکەوتبوو، دڵنەواییکردن و یارمەتیدان و بە شێوەی جۆرا و جۆر دڵخۆشی دانەوە. کاتێک گەیشتە ناوچەی لاجان، محەممەد ئاغای مامەش پێشوازی لێکرد کە لێوە شاوەی و شایستەی ئەوی بۆ بەڕێوەبردننی کاروباری ئەو سنوورانە هەڵسەنگان. حیسام المولک و عەلی ڕەزاخانی سەرتیب کە مەئموری مانەوە بوون لە سڵدوس، هەردووکیانی مەرەخەس کرد و کاروباری ئەو سنوورەی بە محەممەد ئاغا سپارد و داوای لێ کرد لەو سنوورانەدا ڕێگە بە هاتوچۆی مەنگوڕ نەدا و ئەگەر توانیشی هەمزە ئاغای کە سوپاس سالاری شێخ عوبەیدوڵا بووە بە مردووی یا بە زیندوی بۆ ببە. ئەمیرالنیزام دوای ئەم کارانە چوو بۆ شنۆ، لە پاش ڕێخستنەوەی کاروباری ئەوێ و سەردان و دڵخۆشیدانەوەی سەرانی ئێلی زەرزا لە 18 شەعباندا بە شکۆ و دەبدەبەوە چوو بۆ ورمێ. لەلایەن هێزەکانی ئەوێوە پێشوازی کرا و لە باخی دڵگوشا دابەزی. وەزیری فەوائیدیش لەم کاتەدا لە سابلاغ بوو. جم و جۆڵێکی زۆرتری ئەکرد بۆ ئەوەی بتوانێ هەمزە ئاغا بگرێ. هەمزە ئاغاش کە کۆتایی کاری شێخ عەبادەڵڵای بەو چەشنە بینی، لە کردەوەی خۆی پەشیمان و لەو پەڕی پەشۆکاوی و شڵەژاویدا بوو. هەمیشە لە ترس و هەرازدا بوو، لەبەر ئەوەی ئێڵی مەنگوڕیش ئەیانزانی ئەولیای دەوڵەتی شاهنشاهی مانی ئەو بەمای فەساد ئەزان و وان لە بیری فەوتاندنیدا ئەوانیش خۆیان لێ دوور ڕائەگرت و یاریدەیان نەئەدا. تەنانەت کارگەیشتاوەی کاکەڵاناو کە برای هەمزە ئاغا بوو خۆی خستە خزمەتی وەزیری فەوائید و ئارەزووی لە ناوبردننی براکەی و جێگرتنەوەی ئەویە کرد. هەمزە ئاغا کە هەلومەرجی خۆی وەها ناخۆش و ترسناگەدی، بۆ پاراستنی گیانی خۆی پەنای بۆ هەموو ڕێگەیەگە برد.
لەو دوایەدا هەندێک لە عولەما و ڕۆحانیانی سابڵاخی کردە شەفیع و داوای تەمینی لە فەرماندەی هێزەکان کرد. وەزیری فەوائیدیش ئەویست ئەم کێشەیە بە دەستی تەکبیر چارەسەر بکات. موافقەتی کرد کە هەمزە ئاغا و چەند کەسێ لە سوارەکانی ببینێ. پێشەکی پلانێکی بۆ کوشتنی دانا و چەند کەسێکی لە نیشانچیانی دیار و ئازای سوپاکەی خۆی لە چاڵێکا لە بۆسەنا کە ئەیڕوانی بەسەر ئەو خێوەتەدا کە ئەبوو هەمزە ئاغای لێدابنیشێ چاوەڕوانی هاتنی ئەو بوون. هەمزە ئاغا لەگەڵ 100 کەس لە سوارانی چەکداری خۆی لە کاتی دیاریکراودا گەیشتە ئۆردوی وەزیری فەوائید و بۆ خێوەتی ئامادەکرا و ڕێنوێی کرا. هەرکە گەیشتە ناو خێوەتەکە دەستڕێژی گولە دەستی پێکرد. هەمزە ئاغا و دەست و پەیوەندەکانی لە خاکدا گەوزان. وەزیری فەوائید فەرمانیدا سەریان بڕی و بۆ پیشاندانی ئەمیرونیزام بۆ ورمەی نارد. عەلاءالدەولە ئەمیرونیزام هەر بە گەیشتنی کەلەی هەمزە ئاغا فەرمانیدا بیکەن بەسەری نێزەوە لە شاردا بیجێڕن. بەم جۆرە سوپاس سالار و یاری غاری شێخ عەبادەڵڵا بە سزای کردەوەکانی خۆی گەیشت. نووسەرێکی تر ئەمینالدەولە لە خاترات سیاسی دانووسیوێتی حەسەن عەلی خان وەزیری فەوائیدی عامە بە وەسائیل و ڕەسائیل ڕێگەی دۆستایەتی لەگەڵ هەمزە ئاغا کردەوە. داوای لێکرد بێتە لای. هەمزە ئاغا بە دڵنیاییەوە چوو بۆ ناو ئۆردوی حەسەن عەلی خان. واریدی خێوەتەکەی ئەو بوو. لە کاتی ئەم میهرەبانیەدا بەپێی تەکبیری پێشەکی حەسەن عەلی خان هەستا چوە خێوەتێکی تر. لە پشت خێوەتەکەوە بەجارێ چەنگ و لە تفەنگ هاوێژرا. هەمزە ئاغا و کەسەکانی کوژران. فەراش باشیەکەی حەسەن عەلی خانیش کە لە ناو خێوەتەکەدا بوو ئەویش کوژرا. بە کوژرانی هەمزە ئاغا هێزەکانی کورد هەڵاتن و بەرەوازە بوون. غائیلە تەواو بوو. وەزیری فەوائید لەو کاتەدا حەسەن عەلی خانی کوڕی محەممەد سادق خانی گەروز بوو. 1236-1380 پلەی سەرتیپی بە میراد لە باوکیەوە بۆ بەجێما بوو. لە جەنگی هیرادا بەشدار بوو. یەکێ بوو لە کاربەدەستە نزیکەکانی دەرباری قاجار. وەختێ مزەفەرەدین میرزا وەلیعەهد بوو لە تەورێز ئەم لەوێ پێشکاری بوو. لە سەفەری یەکەمی ناسڕەدین شادا بۆ ئەوروپا 1290 ئەمیش یەکێ بوو لە ئەندامانی حاشیەکەی. ماوەیەکیش وەزیری موختاری ئێران بوو لە فەڕەنسا و بەریتانیا. ماوەیەکیش حکومڕانی کرماشان بوو. چەند کتێبێکی نووسیوە لەوانە منشاتپەند نامە یەحویە کە بە تایبەتی بۆ کوڕەکەی خۆی نووسیوە. بەیتبێژەکانی مکریان ئەم ڕووداویان کردوتە بەیتێکی درێژ بە دەنگەوە ئەیڵێن. لێرەدا بۆ تەواوکردنی هەندێک لە دیمەنەکانی باسەکە ئەینووسینەوە. خاڵق هەر ئەتۆی لەسەر، ڕەبی هەر ئەتۆی لەسەر، چی تۆ پێت بێ ئیرادا ڕانابرن هیچ مقەدەر. سێ مقەدەرن بەسەر دێن، مردن و کوشتن و گرانی. لە مکریان دوو خێڵ بوون، بەگزادە و قارەمانی. یەکێک بۆ لە بەگزادان، حیفێ بۆ عەلی خانی. پاشا تەکبیری دەکرد، شازادێکی بانگ دەکرد، زۆر چاکی نەسیحەت دەکرد. بەو دەیار و زەمزەما بۆ سابڵاخی بەڕێ کرد. دەبڕۆ و ڕامەمێنە، خەڵکی تەفرەقە مەکە، مەخلوقی مەتۆقێنە. دەسەر ئاغاوەتان کە، حەمباراتان بشکێنە، بەو قەتار و نەهاران لە بۆ سابڵاخی بێنە. حاکم هات و وای نەکرد، دەستی بە بێناموسی کرد. پیاوێکی وسێن ئاغای گرت، ئەو بێسوچ لوتی کون کرد. وسێن ئاغا مودەبیر بوو، زۆر چاکی خزمەت دەکرد. کە چوە بۆ ماڵی خۆی لە حیفی ئەو قسەی دەمرد. لە ئاغاوەتان بغڵ و ڕاو بێڕایان دەکرد. گەر ئەمە هەمزاغای نەگرین ئەو وڵاتی خەرا کرد. هەمزە مەردی کارخانی هیچ بەو کاری نازانی. بەخۆ بە قلیانداری دەهات لە بۆ دیوانی. لە خواجا بێداریاندا حاکم چوو باڵەخانی. خرەی زنجیران دەهات فەڕاش گەینە پێشخانی. کاک هەمزە تۆ ماچیکە مقەسیری دیوانی. دەلاقت دەکەم کوتی دەملت دەکەم زەولانی. لێرەش لێ ناگەڕێم دەدنێرم بۆ تارانی. لەو هەمزاغای جودغیرەت دەستی بر بۆ خەنجەری. هەڵدەکێشێ دەبانێ بە زەبرێنکان لی دەدان. زیرەی بر بۆ ئاسمانی. تەقەتەقی مارتینان لە بلەسەی دەشەشخانان. چرپان چرپان پەیدا بوو لە کوچە و لە داڵانان. هەمزاغا دەنەڕێنێ تفەنگم لە بۆ بێنن. دەزری و دەمەرقوانی دە ئەسپم لە بۆ بێنن. مەتاڵ و حەیزەرانی بەگەل وە دەردەکەوتن. کا دەروێشی کوێستانی دەچوون بۆ باغی قیبلەی لەوێ دەدران لەسانی. هەمزاغا ئاوری داوە حەمەد وسلەمان کوانێ. حیفێ لە بۆ حەمەدی کوژراوە مەردی مەیدانی. سێ تەلاقەی فرێدان بەسی جزمەی قورعانی. لێرەشی لێ ناگەڕێم دەی ماڵم تا تارانی. کۆنە خوێنم وە بیردێن وێ ساڵی سەربڕانی. دەبێ بچمە نەهریە بە سەنەت شێخی بینم لە بۆ عەجەم قڕانی.
ئەو دەمەی دەچوە نەهری لەگەڵ وەردووی شێخی هات ئەو دەمەی شنۆی دەگرت لە مامەشان بۆ غڵۆ ڕاو بێڕایان دەکرد. حەمەداغا سوار دەبوو دەهات لە بۆ سابڵاغی پرسی بە حاکمی دەکرد ماشەڵڵا چەند نادرم بە تیپ و بەلەشکرم پیاوێکی ساحێب نێوم بەبێ ئەجەل نامرم دەستم لەگەڵ بدەنێ ئەس ڕێی لێدەگرم. مەجلیسی وا هەڵدایە بەگزادە و قارەمانی گەر ئەمە لەشکری بکەین وەک دەورینە و شیروانی دەڵێن شێخی لەگەڵا پاک تەلاقن دەکەوێ دەمرین بەبێ ئیمانی. حەمەداغا سوار دەبوو قەرە پاپاغی گاز کرد لەگەڵ وەردووی شێخ هات تاجران خۆیان خەڵاس کرد لە هەمووی هەڵات هەڵات وەخڕ بوو هەزار ملەت خڕنالە بەیتی دەکات ئەگەر حاکم وایزانی هیچ کەس لەسەری ناکات دەست بەجێ حاکم هەڵات با بدەین دەنجی لەشکری دەبا بێن ڕەمک و پیران زەرزا بێن بە نادری مەنگڕ و مامەش و پیران گەورەک ببنە لەشکری خێلی فەیزوڵڵا بەجی بەگزادە و دیبووکری ئەوها دەڵێ کاک هەمزە پاک کاغەزم بدەنێ سەبەب بە سبحەی ڕۆژێ کەس خەتای کەس نەگرێ شێخ داوای موڵکی دەکا تا تەورێزی دەگرێ تا تەورێزم ئیویە یەکێوا لە شارەیە ئەو برای تاجر باشیە حوجەی نەکرد خورایە دەڵێ و ئاڵایی بە شێخیە سابڵاخیان دروست کردیە لە لرفەلرفی ئاڵایە تەماحی ماڵی دنیایە زۆر بترسین لە دوایە بێنوە جێڕنە و قەزایە دەورەی میاندواوی دەگرێ هەمزاغای دەنەڕێنێ سەلیمخانی چارداوڕوو وەک پۆری دەچریکێنێ لەگەڵ تفەنجی دەیهاوێت لە خاڵی شێخی دەدا لە زینی دەترازێنێ وەک جەلاب دەبڕی سەری وەک هەڵۆی دەڕفێنێ فەستێکی وا قەوماوە هێندێک لە پیاوی شێخی کالەمونیان ناوە جوابیان دێنا بۆ شێخی یا شێخ خاڵت کوژراوە شێخ ئەوە گوێی خۆی لێیە پیاوێکی خوێندەوارە هەم مەلایە و فەقەیە دەبڕۆن لەو قسەی گەڕێن چ بکەم کاری خودەیە دەبڕۆن ڕەدوای کەون بزانن مەنزلی لە شوێیە ئاورێ بەردەنە شاری بێت بە ڕۆژی حەشەیە تەقەتەقی مارتینان لە بلەسەی دەشەشخانان چرپان چرپان پەیدا بوو لە کوچە و لە داڵانان منداڵ و خێزان قۆرێن دەپەڕینە سەربانان چەندیان عەجەم دەکوشتن لە سەرباغ و بێستانان دەدەر دێنن کلیلان دەبشکێنن دووکانان ئەتڵەس و چیمخوا و خارە بۆ گاوان و شوانان لەو حەمەداغای مامەش چەند پیاوێکی زۆرزانی لەگەڵ عەجەمان یەکە بە مەنگوڕان غەیانی لای بناوێی لێگرتن بەری بەرەڵا کردن خڵسی کردن کرمانی میاندواویش تاڵان دەکرا لەگەڵ بەری بەیانی ئەو تاڵان و ماڵی هات پاچی تاقەت کراوە یەکێک لە دیبووکریان مینەی قادراغای ناوە لە بنەبنەی سەهەندی تاڵان و ماڵ گیراوە بەوەش ڕازی نەدەبوو بۆ حەرابەی کێشاوە نایب و مدەبیران لە تەلگرافیان داوە سەلام لە شای ئێرانی خەراپیان لێ قەوماوە ئەو ڕەژی فرۆشی گەورکی پاچی هاتووە لەولاوە ئەو سەردەشتی وا دیوتە ماڵ بە ماڵی سوتاوە ئەو عەجەمی میاندواوی بە سیکبەریش نەماوە شا دەڵێ ئەهوا ناکەم بە قسەی ئەنگۆ بڕوا ناکەم وڵاتی خۆ خەرا ناکەم لەو شێخەکەی چاومەستا سبحەی نیە لە خەو هەستا لەو شێخەکەی دەچاومەست کە تفەنجی گربوو بەدەست بانگی هەمزەی کرد لە قەست ئەم جارە بەیتبێژ بە قسە دەیگێڕێتەوە دەڵێ هەمزاغا گەڕاوە لە بناوی ڕا هاتەوە لە وڵاتی خۆی نەگرت ڕۆی بۆ سەرهەدی تورکیای لەوێ چوو بۆ دەخاکی تورکیای هەوە پادشای تورکیای بە غەیانی زانی گرتی دەڵێ 7 ساڵان لە ئەستەمبولی گیرا لە پاشان 7 ساڵەی پاشای تورکیای بەریدا هاتەوە بۆ سەرهەدی ئێرانی ئەگەر هاتەوە بۆ سەرهەدی ئێرانی شا وەزیرێکی لەو سابڵاخەیدا دەنێ پێی دەڵێن وەزیرە چرچە دەنێرێ لە دوای و دەڵێ بۆ خۆی بێ شا خەڵاتی دەکا و ئەمن سوێندی بۆ دەخۆم ئەگەر شا هیچی پێناڵێت و لەگەڵ شای ڕێکەوێتەوە و ئەمین بێتەوە لە وڵاتی جا دەڵێ هەمزاغا بە خۆی و 700 کەسیەوە هات لە حەلیاباتی ئەو لەشکرەی لەوێ بەجێهێشت و هاتە خوار وەزیرە چرچەش لە کنباغی شێخی لەسەر ئەو کەرێزەی کەلەی بوو لەوێ خێوەتی هەڵدەدا خێوەتێکی زۆر گەورە دەورەی خێوەتی هەموو دەکاتە مردەزیندا چەند سەرهەنگ و یاوەر و گەورە گەورەش لەوێ دەخێوەتیدا دادەنیشن دەڵێ هەمزاغاش بە خۆی و بە 4 کادەروێشیانە و 4 نۆکەرانەوە لەسەر ڕادێتە خوارێ دەگاتە پشتباخی شێخی تووشی گاڕانێ دەبێ گاوانەکە دەڵێ ئارێ ئەتوی هەمزاغا دەڵێ بەڵێ ئەمن هەمزاغام پێی دەڵێ وەڵڵی هەمزاغا وەرە بە خاتری خوڵای مەچوو کوڕە وەڵڵاهی دەتکوژن جوابی ناداتەوە دەڕوا
لە پاشان پیرێژنێک بە دوای گاڕانیدا دێ، ئەویش دەڵێ ئەگەر ئەتوو هەم زاغای وەرە پیاوی چابە بگەڕێەوە، بە خودای دەتکوژن. هەم زاغا بە کاکەڵای برای دەڵێ وەڵای کاکەڵا ئەمن قسەی ئەو پیرێژنەی و ئەو گاوانەم لە دڵی چەسپی بووە، وەڵڵاهی دەگەڕێمەوە دەچمە سەرهەدی، هەر هەزل و جیای وڵاتی دەخۆم، چکارم بە دەوڵەتی نییە. دەڵێ کاکەڵای گوتی کورە ئەتۆ بە قسەی چ باوەڕ دەکەی؟ وەڵڵای هەر دەچم. سوار بوون لەسەر ڕاهات نەخوارێ، گەیشتنە دەرچی خێوە تێدا بەزین. هەر چوار کا دەروێشێکیان چوون دەخەوێتی دادانیشتن لەگەڵ وەزیری و لەگەڵ ئەو گەورە گەورانە، نۆکەرەکانیش لە دەرچی وڵاخیان بە چنگەوە ڕاوەستان. دەڵێ هەمزاغا فکری لێ پەیدا بوو، لەگەڵ وەزیرە چرچەی هەر قسەی دەکردن. وەزیر قورئانێکی چکۆرەی بەدەستەوە بوو، چۆلەکێکیشی دەباغەڵی نابوو، دەیگوت هەمزاغا هەتا کونی ئەو سەرە بەو بەدەنێەوە بێ ئەتۆ هیچت پێ ناگوترێ بۆ قورحانی. دەڵێ دەو قسانەدا بوو کە وەزیری دەستی دا ئافتاوەی و هاتە دەرێ. هەمزاغاشکی لێ پەیدا بوون، بە نۆکەرەکەی خۆی گوت ئەو کا لە شەمامە بەندیانە سووکن وە منیان بدە، هاتوو ئەو کەوش و گۆریانەی من لە پێکە. کە دەلی لینگێکی بۆ داکەن دەپێی کرد، لینگەکەی دیکەی بۆ دەپێ نەکرا، تەقەی تفەنجێکی هات. هەمزاغا گوتی کاکەڵا ئەمن ئەنگوام، تفەنجێکیان لە پشتی دام. کاکەڵا دەستی دایە خەنجەرێ و هەڵی کێشا، لە هەر چوار لایەن خێوەتیان هەڵبڕی، دایانگرتن. هەر یەکەی جوڵەی دەهات فەنجێکیان لێدەدان. دوو کادەروێشکانی دیکەش دەرپەڕین، داپەڕین بۆ نێو شاری، دەستێک سەرباز لە ژیلا هاتن ئەوانیان کوشتن. چوار نۆکەرەکە هەڵاتنەوە بۆکن حوسە کەسی کە لە پشت شارێ بوون لە حەلیاباتی، خەبەریان دانێ وەڵا حاڵێکی ئاوا بوو. هەمزاغا کوژا و ئەو 700 نەفەرە لەوێ هەڵات. سەری هەمزاغیان بڕی بردیان بۆ تاران بۆ خزمەت شای. شا بەڕانی داداگوتی حەیف بۆ ئەو پیاوەی کوژرا، نەدەبا بتکوشتبایە، ئەوە دەمناردە سەر وڵاتی لورستانی ئەوێن پێ مستەغەر دەکرد، دەمکردە حاکمی ئەوێ، حەیف بوو پیاوەی کوژرا.